بەڕێزان بەردەوامین گفتوگۆکەین لەبارەی وڵەکان بۆ پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئایا هیچ هەوڵێک لە ئارادایە یان هەر دوور بە دوور یەکێتی دەڵێ خەتای پارتیە، پارتیش دەڵێ خەتای یەکێتیە. هەوڵەکان بۆ پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێم لەلایەن پارتیەوە بەبێ یەکێتی سەردەگرێ، نەتیجەی دەبێ. دەرز و کەلێنی نێوان یەکێتی و پارتی لەسەر چییە؟ گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک ڕێباز بەرکۆتیان دامێ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک ڕێباز سڵاوت لێبێم، کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. یەکێتی و پارتی لەبارەی پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر چی ناکۆکن؟ بەناوی خوای گەورە و مێرەبان کاک ڕانکۆ، ئەم کاتت باش و کاتی بینەرانی کورسات نیوسیش باش. من سەرەتا دەمەوێت پێشەچێک لەسەر ئەم بارودۆخە باس بکەم کە ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو لەسەر میدیاکان دەمبینی یا هەندێک لە برایانی بەرپرسی سیاسی قسەیان دەکرد لەسەر بارودۆخی هەرێمی کوردستان. من ئەمەوێت پێشەچێک برێم ئێمە کە بەوە دەست پێ بکەم کە مەسەلەیەکی عەرەبی هەیە، ئەرێ الرائد لا یکذب ئەهلە، یعنی ئەوەی کە قدوەیە بە پێش خەڵکی خۆی کەتیە دەبێ ڕاستگۆبی لە گەریان. ئێمە بێ بە ئەنساف و بە ویژدانەوە و هەڵسەنگاندنێک بۆ کۆمەلگای خۆمان بکەین، یعنی تەقدیر موقفێک بکەین لە ڕوانگەی ئەمن و ئاسایش و لە ڕوانگەی سیادەی قانون، وارووا لە ڕوانگەی ئابووری، دەخلی فەرد، دەخلی خێزان و وەزعی بەتاڵە، ئیکتیفای ذاتی و حاڵەتی سایکۆلۆژی هاو نیشتیمانیانیش دوای هەڵبژاردن، دوو هەڵبژاردننی پەرلەمانی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان و هەروە خولی شەشەمی پەرلەمانی عێراقا. ئێمە دوای هەڵبژاردن گفتوگۆکان چوونە پێشەوە و ئەوەی کە تواندرا لەسەر چەند شتێکی ئەساسی ڕێک بکەوین، بەڵام دوای کە هاتینە سەر مەسەلەی پۆستەکان هەندێک معاوقات دروست بوو. ئەویش ئێمە هەموو خەڵکی کوردستان ئەزانێ. من ئەو پێشەچێکە باسم کرد، من بەداخەوە هەندێک بەرپرس دەبینم قسە دەکەن لە هەرێمی کوردستان، ئینسان شەرم لە خۆی دەکاتەوە کە ببینی ئەمە نخبەی سیاسیە، ئەنی لەبێت تۆ هەموو بابەتەکان هەڵبسەنجێنیت، ئینجا بزانی حاڵەتی کۆمەلگاکە چۆنە. و ئەوەی ئێمە دەبینین پاش 33 ساڵ حکومڕانی هێشتا دەبینی خەڵکانێک بە زمانی زبر و زمانی هەڕەشە و گوڕەشە قسە دەکەن. بەداخەوە ئێمە مەرحەلە نەمان تێپەڕان نەگەیشتینە ئەنجامێک. ئەوەی ئێستا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە خەمی وەینە پرسی گشتیە، پرسی ئەوەی ئێمە چۆن بتوانین لەگەر عێراقا بە خیتابێکی یەک ڕزی بڕۆینە پێشەوە، مافەکانمان دەستەبەر بکەین، ئاوڕێک لە کۆمەلگای خۆمان بدەینەوە، چیمان بەدەستهێناوە، چیمان لەدەستداوە، ڕئیتاچی کورد لە شقامی کوردستان چۆنە لەسەر نیزام و حکومڕانی. ئێمە لەسەر مەسەلەی حکوومەت ئەمجارە خلافەکان کە دەیتە سەر پۆست بۆ ئەوەیە تۆ بتوانی شێوازی حکومڕانەکەیت بیتە پێشەوە. و ئەم ئەزمونانەی ڕابردوو کە ئێمە ناڕەزایەتیمان هەبووە لەسەر شێوازی حکومڕانەکە، یا گلەی و گازاندە هەبووە، یا ئەوانش لە ئێمەیان هەبووە هەردوو لامان، ئەم گلەی و گازاندە دووبارە نەبنەوە، بە ڕێزکەیەکی باشدا بڕۆینە پێشەوە. ئەنجا مەسەلەن کە هاتینە سەر پۆستەکان سەیرەکەیت، سەرۆکاتی هەرێمە، سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکاتی ئەنجومەنی ئاسایش و ئەنجومەنی دادوەری و حکوومەتە. خۆتۆ دوو لیست ئێمە حکوومەت تەشکیلەکەین. ئێمە حکوومەتی بنکە فراوانمان تەشکیل نەکردو، ئێمە باسی حکوومەتی دوو لیستی هاو بەش دەکەین، لیستی یەکەم و لیستی دووەم. ئێمە لیستی دووەمین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان، دەمانەوێ حکومڕانیەک بی تەوزیعاتێکی عادیلانەی تێدابی، استحقاقێکی انتخابی تێدابی، استحقاقێکی سیاسی جوگرافی تێدابیت، و هەروەها بتوانین بەیەکەوە هەڵکەین و ئەم تەجروبەیە لە ڕابردوو ڕوویدا دووبارە نەبێتەوە. ئەوە پرسە ناکۆکەکان مەسەلەن لەسەر ئەم بابەتانە بووە. باشە کاک ڕێباز، لە دوا قسەت ینی زۆر زار پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئیستحقاقی هەڵبژاردن مامەڵە ناکە. ئایا بۆ یەکێتی ئەکرێ بە ژمارەی کورسی مامەڵەی لەگەڵدا بکرێ؟ کاک ڕانکۆ، واقعەکە لە هەرێمی کوردستانە کە ڕەنگە زۆر لە دەسەڵاتی کەسمان نەبێ. ئەم واقعی لە هەرێمی کوردستانە هەیە کە
کۆمەڵگای نێودەوڵەتی بە تایبەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، بریتانیا، فەرەنسا، ئەو هێزانەی هاوپەیمانان کە ئەوانەی بەشدار بوونە لە ڕوخانی ڕژێمی حکمی عێراقی ڕابردوو، ئەمان هەموو کاریگەریان لەسەر هەرێمی کوردستانێ. ئینجا وڵاتانی ئیقلیم ئەوانیش هەریەک بە پێی پێگەی خۆی بە هەژمونی هێزی سەربازی و هەژمونی ئابووری خۆی و جوگرافی خۆی ئەوانیش کاریگەریان هەیە. بۆی ئێمە واقعێک لە هەرێمی کوردستانە دروست بووە ئەوە کە واقعی عاڵە و هەموو خەڵکی سیاسی و شەقامی کوردستان و عێراق و هەموو لایەک دەزانن. بۆیە ئێمە پێویستە پێش هەموو شتێک هەردوو لامان بیر لە ڕێککەوتن بکەینەوە. بەدیلی غیر ڕێککەوتن لە بینی ئێمە و پارتی نییە. من دەمێک ئەگەر سەیری چاڵاچی میدیایی منیش بکەی من هەروان بوتیە بەدیلی پارتی بۆ ئێمە هەر پارتیە بەدیلی یەکێتیش بۆ پارتی هەر یەکێتیە. یعنی ئێمە هەردوو لامان واقعی عاڵە نە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان حکومڕانی لە وڵاتە دەکرێت و نە بەبێ پارتی دەکرێت. بۆیە دەبێت ئێمە هەردوو لامان کۆک بین لەسەر ئەوەی بین واز لە هەندێک خۆخۆری و واز لە هەندێک دووبەرەچی و واز لە هەندێک شت بینین. ئێمە لە ماوەی 33 ساڵی حکومڕانیدا هیچ سوودمان لەم بابەتە نەبینیوە. ئەوە تا دەوروبەرمانەوە تا عێراق ئەو تا مجتەمەعی دەوەلی هەموو لایەک یعنی هەموو لایەک پێمانەرێن کاکە ئەبێ ڕێککەون ئەبێ ڕێککەوین بە ڕێککەوتن دەگەینە ئەنجامێکی باش. من بۆیە ئەسەفە چێشم بۆ هەندێک مەسئولی نەبینم بە زمانی زبر و یا ئەوەی لایەکمان بمان هەوێ لایەک وەلانێن تەهمیشکەین. ئەمە غەڵەتێکی استراتیژی گەورەیە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان باوەڕی بە یەک ڕیزی و باوەڕی بە تەبایی و باوەڕی بەوەیە کە بتوانین ئێمە بەیەکەوە حکومڕانیەکی باش بکەین لە کوردستان، خاڵە لاوازەکانمان چاکەین، خۆمان بەهێزکەین بەرامبەر بەغدا بە فۆرمێکی باش و یەکگرتو هەڵوێستێکی یەکگرتو بڕۆینە بەغدا گفتوگۆ بکەین. ئەوە تا ناوماڵی سونی ماڵی خۆیان ڕێخستەوە تا ناوماڵی شیعی ماڵی خۆیان ڕێخستەوە. بۆچی ئێمە هەر بەم زمانە قسە بکەین؟ یانیا من وەکو یەکێتی داوا لە برایانی پارتی دەکەین کە بین بەیەکەوە دابنیشین و گفتوگۆی خۆمان بکەین و ئێمە گفتوگۆشمان ڕەت نەکردوێتەوە. ئەوان من هەندێک بەرپرسی برایان دەبینم قسە دەکەن دەرێن ئێمە ئەوەی پێش هەڵبژاردننی پەرلەمانی عێراق داومانە ئیتنالێن. کاکە تۆ خۆ خێر بە ئێمە ناکەیت. ئێمە دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستانە اتفاقمان هەبووە لە ڕابردوودا بەیەکەوە کارمان کردووە عیب و عاریشمان هەبی هەردوو لامانە حەلی ئەوەل و ئەخیر ڕێککەوتنە و دەبێ ڕێککەوین و ئەوەی باوەڕشی بە ڕێککەوتنیە فەرمو ئەمە ساحەکە ئەمە ئەرزوو ئەمە گەس لە بابچی بزانم چه حکومەتێک تشکیل دەکات و ئێمە شەرەوە بۆ ئێمەش ڕاستە ئێمەشمان هەیە حکومەت تشکیلکە چۆن تشکیل دەکەین بە بێلیستیەکەم. بۆیە لە هەردوو لامان باشترین ڕێگا ئەوەیە کە ئەمە ئیعادەی نەزەر بکەینەوە بین بەیەکەوە دابنیشین و گفتوگۆکانمان بەرەو پێشەوە ببین و بۆ حکوومەتێکی باش دروستکەین و دڵی خەڵکی خۆشمان خۆشکەین. بۆی ئێمە مەسەلەن گلەی دەکەین مەسەلەن ئێمە گلەی دەکەین لەسەر گەرمیان لەسەر کەلار لەسەر کفری لەسەر ئەوەی ئێمە دەرین خزمەت گوزاریمان کەمە. باشە تۆ حکوومەتی هەرێمی کوردستانی وەرە مێلە ئەم گلەی و گازاندانە بمینێتەوە وەرە میزانیەکەت بیکە یەک میزانی ڕێکی بخە و تەوزیعاتی داهاتی هەرێمی کوردستان لەسەر بەچاوی ئەوە سیر کە معیاری غوبن لە چێ غوبن هەیە. مەسەلەن تۆ سەیری گوندێکی گەرمیان بکەیت لەگەر گوندێکی دۆڵی خۆشناوەتی سیر کە یەکێک ئاوی نییە خزمەت گوزاری سەرەتاییەکانی نییە نەقوستانی لە هەندێک شتی ئەساسی هەیە تۆ دەبێت بێ ئەوانە پڕکەیتەوە دوای بچی هەندێک شتی تر بکەیت یان ئێمە لە هەموو دنیا وایە. بۆ ئێمە ئەو گلەی و گازاندانە هەیە لە خۆشمانە ئێمەش بەرپرسیارین هەموو لامان ئێمەش لە حکوومەت بووینە بەرپرسیارەتیمان لەسەر شانە بۆی باشترین شت ئیتیفاق. کاک ڕێباز یانی ئەم ڕوانینەی بەڕێزت کە بێگومان یەکێتی و پارتی خەڵکی هەرێمی کوردستان هیچ کەڵکیان لە ناکۆکی نەبینیوە بەدیلی ڕێککەوتن بێگومان هەر ڕێککەوتنە. پارتی دموکراتی کوردستان ئێستا چەند کارتێک بەکاردێنێ کارتی جارێکی تری هەڵبژارنەوە کە هەڵبژاردنیش بکرێتەوە کورسیە زیاتر کورسیە کەمتر گو کاکسادی وتی کورسەکان یەکێتی زیاکەگەر هەڵبژاردن بکرێتەوە. دوایەوە هەر نابێم هێزانە بێکەوە دانیشتنەوە هەر نابێ بێکەوە پەرلەمان تشکیلکەن و پەرلەمان دەست بەکار بێتەوە کەواتە و قۆناغی ئەو کاتە دەینێن ئێستا بۆ ناینێن. پێ وایە کێ مەسلحەتی لەمەدایە کە ئەم کەشە گرژ و ئاڵۆزە دروست بکە؟ بەڵێ
ئەوەڵەن باباسی هەڵبژاردن بکەین ئێمە لە پارەوە دوو هەڵبژاردنمان کردووە بەڵێ ئێمە لە پارەوە دوو هەڵبژاردنمان کردووە لە 24 لە دەیدا هەڵبژاردنمان کردووە لە 25 لە 11 هەڵبژاردنمان کردووە ئێمە بە سیرکەین بزانین هەڵبژاردن پرۆسەیەکی هەندە ئاسوک و ئاسان نییە هەنی دەبێت پێویستی بە ئامادەکاریە پێویستی بە بودجێ پێویستی بە هێزی مرۆییە پێویستی بە وسائلی لۆجستیکیە پێویستی بە زۆر شتە ئێمە بەرلەوەی پەنا بۆ هەڵبژاردننی پێشوەختە ببینەوە بین ئەو مەرحەلانەی بڕیمانە لە چێ ڕاوەستاوە دەست بە گفتوگۆ بکەینەوە باشترە لەوەی باسی هەڵبژاردن بکەین بەڵام خۆ ئەگە هەر ناچاریش بینێمەوەکو یەکێتی نیشتیمانی لە هەڵبژاردن ناترسینەوە تا هەڵبژاردنمان کردووە لە عێراقا تەسەوڕی هەندێکیانی سیاسی وا بوو ئێمە پاش هەندێک مەشاکلە ناوخۆیەکان ڕەنگە شکست بێنین ڕەنگەوە ئێمە کورسیمان زیاد کردووە کورسیمان کەم نەکردووە بۆیە ئێمە پێمان وایە باسی هەڵبژاردن بژاردەیەکی زۆر باش نییە بژاردەی باشتر ئەوەیە کە ئێمە ئیتفاقکەین بکەوینەوە سەر ڕێککەوتن بەیەکەوە دانوستاندنە هیچ شتێک مەحاڵ نییە ئێمە زۆر جاران ئێمە بەیەکەوە من بە عمری خۆم لە گەنجێتیەوە لە ئەو پرۆسەیەم شەڕمان کرد لەکترماندا وڵاتانی ئیقلیم تەدەخولیان کرد نە ئەوان توانیان ئێمە لە ڕوولاواز بکەن ئێمە توانیمان ئەوان لە ڕوولاواز بکەین احترامن یعنی بەڵام بۆ دەرس وەرنەگرین لەو خراپەکاریانەی ڕوویدا لەو خوێنەی ڕژا لەو خەڵکەی باڵوێران بوو بین ئێمە مەسلەی حیوار و گفتوگۆ هەڵبژێرین باشترین شتە و بەردەوام بین چەند ساڵ گفتوگۆ باشترە لە ڕۆژێک عادزی و ئەوەی ئەو ئێستا ئەمە لە مەرحەلەی وای هەرکەس لە ماڵی خۆمانی ئەوان لە ماڵی خوالن ئێمەش لە ماڵی خۆمانی بەس ئایا دی ئەمە بەرپرسیار نین بەرامبەر خەڵک بەرپرسیار نین بەرامبەر شەقامی کوردستان خەڵک دەنجی داوە ئەرچی خۆی جێبەجێ کردووە ئێستا داوا لە لایەنە سیاسیەکان دەکات کە بێن حکوومەت تشکیلکەن و حکوومەت کە حکوومەت تەخیر بووە من هەندێک زار دەبیستم خەڵک ئەوە دەخاتە سەر ملی مەدەرێ یەکێتی حکووم بە یەکێتی حکوومەتی دەیوێت بە خێراترین کات تشکیلکە بەڵام حکوومەتێک بی متفق بین لەسەری ئەوەی دەڵێ ئەوان لە ماڵی خۆیان وێوەش لە ماڵی خۆتان هەردوو لاوەکو دەڵێ ڕخنە لە یەکتر دەگرنەوە دەڵێ خەتای یەکێتی و یەکێتی دەڵێ خەتای پارتیە و ینی کاتیەوە ناتووە قۆناغی بانگەشەی هەڵبژاردن تێپەڕێنووی تر دابنیشنەوە بڵن کاکە ئەمە گلەی و ڕخنەکانمان لە یەکتری و لەکوێ وەکو دەڵێ قرتاوە لەوێ گرەی بنەوە یانی ئەو قسانی لە میدیاکان و پارتی دموکراتی کوردستان دەیڵێ لەسەر مێزی گفتوگۆ بە یەکێتی بڵێ یەکێتیش بە هەمان شێوە بە دڵنیاییەوە ئەوە ڕێگای ئەوەل و ئەخیر هەر گفتوگۆکردنە هەر حیوارە هەر گەیشتنە ئەنجامە چکە دوای هەموو ناکۆچەکان هەر دەبێ بگەینەوە ئەنجامە باشە کاگرێ باس پێگەێنانی حکوومەتی عێراق ئێستا وەکو دەبینین هەوڵەکان بۆی خراوەتە گەڕ وا پێدەچەیە گەر وا بڕوە مەسارەکەوا بڕوە ڕەنگە پێگەێنانی حکوومەتی عێراقی پێش کابینی دەیمە حکوومەتی هێرێمیش بکەوێت تێکەڵکردنی پۆستەکان پلە پۆستەکان لەگەڵ یەکتردا ینی بۆ نمونە سەرەحتر بین پۆستی سەر کۆمار ینی تێکەڵکردنی لەگەڵ پۆستەکان هێرێمی کوردستانە کارێکی ڕەوایە یان ئەوە ئێستا قاقی کووردە لە نێو کوردیشدا بۆ بە عورفکە بۆ یەکێتی بێ و بەرامبەر بە پۆستی سەرۆکێرم ڕوانینی ئێوە چییە؟ وەڵا ڕوانینی ئێمە هەمان شتاوەیە تو گوتت ئەوەی ئەمە لە ڕابردوشدا لە سەردەمی ڕەحمەتی مامجەلارە کە ئیتفاقێکە بوو بێکەوە کە سەرۆکاتی کۆمار لای یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و سەرۆکاتی هەرێمیش لێرە لای پارتی دموکراتی کوردستان بێ و ئەمە تا ئێستا ڕۆیشتووە و چەند جارێکیش کەوتۆتە مخاتەرە یعنی مخاتەرە چۆن مەسەلەن لە خولی دووەم و سێمدا ئاسایی بوو بەرام کەکەتە خولی چوارەم و پێنجەم و ئەوانە تقریبەن هاتە شێوازێک بۆ کورد نەنجی بوو بۆ لەبەرەوەی لە عێراقا ئیستحقاقی جیازی تەنفیزی بۆ شیعەیە و جیازی تەشریعی بۆ سونەیە و سەرۆکاتی کۆمار بۆ کووردە یعنی ئەمە بەبێ ئەوەی یەک لای دەکراوە بەڵام وا هات لەبەر سیراع و ململانەی سیاسی کەوتە انتخابات بە انتخاباتیش بێچێتی نیشتیمانی کوردستان ئەم پۆستەی بەدەنگ بەدەست هێناوە ینی ئەوەی تێدا نماوە بەدەنگ لە ناو هەڵبژاردن لە ئەنجومەی نیشتیمانی عێراقا کراوە بۆیە ئەمە ئەوەی
باز دەکرێت کە ئێستا شیعە لە ماڵی خۆی و ئیتاری تەنسیقی خەریکی گفتوگۆن ئەم شەویدا دێکۆبوونەوەیان هەیە و ڕێی کەوتونە لەسەر کاندیدەکانی خۆیان سیراعش هەیە و بەرەی سنە ئەوە تا سیرت کرد لە بینی عەزم و تەقەدم سیراعێکی زۆر هەبوو لە دوو ڕۆژی ڕابردوو بەیەکەوە دانیشتوونە بەرەیەکیان پێکیناوە ئەوەی ناوماڵی ئێستا پەرت و بڵاوە بەداخەوە کووردە ئێمە دەبێ هەمومان هەست بە و بەرپرسیارێتە بکەین هەمومان لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژووی ئەخلاقی داین کە چیتر ئەوە تا خەڵکی ئێمە لە سێ مانگ موچەی کەوتۆتە لای عێراق و بەدەستمان نهێناوە ئەگەر ئەوان هەست بە خاڵی لاوازی ناوماڵی کورد نەکەن دەتوان ئەوە معاملەمان لەگەر بکەن ناتوانەوە معاملەمان لەگەر بکەن بەداخەوە بۆیە مەطلبی من و شەقام و هەموو لایەکیش ئەوەیە کە ئێمە ناوماڵی خۆمان ڕێخین خیتابی خۆمان ڕێخین بە وەرەقەیەکی یەکگرتوو بچین و فاوزات لەگەر عێراقا بکەین ئێمە و 58 کورسی کورد هەمانە بە معارزەکانیشەوە بەوانیشەوە ئێمە بێ هەوڵ دەین یەک ڕیزیەک دروستکەین کە ئەوانش حەز بە مەسئولیەت و بە بەرپرسیارەتی خۆیان و هەز بە بوونی خۆیان بکەن و ڕێگان پێ بدرێ ئەوانش دەوریان پێ بدەین بێن کورد بەو 58 کورسیە گفتوگۆ بکە و دەستور باسی دەستور بکەین کە ئێمە لە مادەی 120 دەستوری عێراقی بۆمانەیە لە هەرێمی کوردستان دەستورێکمان هەبی هەوڵ دەین ئێمەش ببینە خاوەنی دەستوری خۆمان بۆ ئەوەی تووشی ئەم خلاف و ئەم ناکۆچیانە نەبین هەمومان پابند بین بە دەستور و هەروە ئیسیفادە لە دەستوری عێراقیش بکەین مافەکانمان بسۆگەر بکەین بۆیە دیسان من نامەوێت زۆرتر ئەوە برێمەوە وەک چۆن ئەو ماڵی شیعە و سونە ڕێکخراوە لە پێویستە ئێمەش ماڵی خۆمان ڕێک بخەین و بچینە گفتوگۆ و داوای استحقاق بکەین و هەندێک شتیش لە بەرنامەی کاری حکوومەت ئەگەر حکوومەتی عێراق من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان پێشی حکوومەتی عێراق پێک بێ بەڵام ئەگەر پێک هات حکوومەتی عێراقی ژوا لەگەری ڕێک بکەوین هەندێک شت هەیە بە شروط بیخەینە بەرنامەی کاری حکوومەتی کابینەی نوێ بۆ ئەوەی ئێمە هەموو ڕۆژ ڕوبەڕووی ئەم مەسەلەی موچە و مەشاکلی موچە نەبینەوە کە خەڵکی ئێمە جۆرێک بۆ تەعوقدەیەکی نەفسی لێ حەق خۆشتی چکە تۆ خێزانێک بینە بەرچاوی خۆت لە ماڵی خۆی خێزانێک بینە بەرچاویت لە ماڵی خۆی 5 تەڵەبەی هەیە موچەی نییە مۆزەفە لەم داهاتە زەهاتی زیاتر نییە بەرامبەر منداڵی خۆی ماڵ و خێزان و ئەوی خۆی ئیحراز بووە یعنی دەبێ ئەمە بزانین ئەمە مەسئولیەتە لە سەرشانی هەموو لایەکمان بەڕێز کاک ڕێباز بەرکۆتی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان سپاس بۆ خستنە ڕووی ڕوانین و سەرنج و ڕۆیای خۆر لەسەر کابینی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس